هیوادارم هەمووتان هەوڵ بدەن لەبەوەی کە بەڕاستی خەڵک بستە سەر سندوقی انتخابات، خەڵک بستە سەر ئەوەی کە ئەوان نێوان ئاشنەکەینەوە ئەو کەسانی کە سوپای شەیدە نەمرەکان هەوڵ بدەن کە بەڕاستی ئەوانە درێن چاکەنەوە بێنەوە ڕێزی پێشەوەی خەبات و تێکۆشان ئەوانە قوربانیاندای بە خوێن ئەو خەباتیان نەخشاندیە. ئێوەش هەمووتان بەیەکەوە هەوڵ بدەین کە بەڕاستی دستی حەق خوڕسیات عەدالەت کە دستی دووە سەرکەوێت تۆ سەرکەوتنی ئەو لیستەش مانای دیموکراتیەتە کوردستان بەبێ یەکێتی سواری کوردستان ئەگەر لاواز نای بە یەکێتی بەهێز دەبێ یەکێتی بەهێزی بۆ دەکرێت کە جەماوەڕێکی خۆی لە خۆی لە کۆبیتەوە پیرۆزبایتانێت کە بۆ نشکاندنی داعش کە ئێوە لەسەر دەستی ئێوە پێشمەرگەکانتان مەسئوولەکانتان هەموو لە ڕێزی پێشەوە بوون لە خەبات و لە تێکۆشان ئەوەش جێگای شانازێنە بۆ هەمومان. ئەم جارش تریش چاواتانێت کە سوپای شەیدە نەمرەکان داوای لێبوردنیان لێبکەن ببوونی ئەوەی کە ئەمە کەم کوڕیمانە بۆیانش نییە لە حکومڕانی هەم کەسێک ئیشمانە غەڵەتی دەکات. لیستی ژمارە 162 لیستێکی سەربەخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە. هیچ چاوپەیمانیەکمان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیان نیە. لیستێکی سەربەخۆین بۆ ئەوەی کە بتوانین دەنجی گەلەکەمان، دەنجی ئێوە، دەنجی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دەوری ئەو لیستە کۆبێتەوە کە لیستی شەهیدەکانمانە، لیستی زیندانیانی سیاسیمانە، لیستی کەمەندامانی سەنگەرمانە، لیستی ئێوەی تێکۆشەرەکە لێرە کۆبوونەتەوە. بۆیە هەمومان ئومێدەوارین هەمووتان هیممەتی باش بکەن بۆ سەرکەوتنی لیستەکەمان کە ئێساش دەبینن لە کوردستانە بەگشتی لە کەرکووکەوە بیگرە بۆ هەولێر، بۆ دوهۆک، بۆ مووسڵ، بۆ شوێنە جێناکۆچەکان و خانەقین و شوێنەکانی کە یەکێتی ڕوو لە هەڵکشانێکی گەورەیە. ئەم هەڵکشانە پشتیوانی ئێوەیە. ئەو بەدەمەوە هاتنە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی ئێمە زیاترەکات. بۆیە ئێمە لەو بەرپرسیارەتە هەوڵە دەین لەگەڵتانە بەرەو سەرکەوتنیشی گەورە بڕۆین. دڵنیاتان دەکەمەوە لەم هەڵبژاردنە لەبەرەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان وشیار بوونەتەوە هەست بەوە دەکەن کە ئامارەیەکی ئیقلیمی و نێوخۆیی هەیە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ئەو هەڵوێستانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا هەیبووە لەسەر پارچەکانی تری کوردستان خەڵک وشیار بۆتەوە. ئەم جارم پێم وایە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵکشاندایە و دەنگەکانمان زیاد دەکات لەم هەڵبژاردنەی. ئێمە سوپاسیان دەکەین بۆ هەڵوێستی خەڵک بۆ پشتیوانی کە ئەم جارە خۆبەخشانە خەڵک جۆش و خڕۆشێکی تایە لایەنگرانی یەکێتی بە جۆش و خڕۆشەوە هەموو کەمە کورتەکانیان بەلاوە ناوە لە هەوڵی ئەوەدان دوای وەفاتی مام جەلال دیار ئەمە هەڵبژاردنێکی چارەنووسسازە لە هەوڵی ئەوەدان لیستەکەی مام جەلال لیستی شەیدان سەر بخەن و من دڵنیام ئەم لیستە سەر دەکەوێت و ئینشەڵڵا کە سەرکەوت دێمە دەبێت پاداشتی ئەو خەڵکە بدەینەوە یەکێتی بکەینەوە ئەو یەکێتیە کە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە خۆمان ڕۆژانە لە پێناوی خزمەتکردنی خەڵک کاتەکانمان بەسەر بەرین.